کەسی ئاساییە دانەیەکی هەیە دەیکا بە دوان و بەسەیان مەلایە بە هەمان شێوە و بەرپرسە و دەستی دەڕوات بە هەمان شێوە زەنجینە و خوا پێی داوە حەزی لە چوارە و ڕەنگە زۆر جار هەر لە بۆ بارودۆخەکە و کە یەکێکی کە کردوێتی بە دوو بەسێ ئەوی چاو لەو دەکا و دەیکا بە دوو سێ ئەمەی کە باسی دەکەین ژنهێنانە لێسادا دەبینین بووە بە بابەت و ڕۆژانە خەڵک قسەی لەسەر دەکات دەڵێن کردوێتی بە چوار و کردوێتی بە دوو قسەکەی ئەم جارەمان لەسەر بابەتی فرەژنیە لەناو کۆمەڵگای ئێمەدا هەر هەندە شتێک ببێ بە بابەت و ببێ بە دیاردە و ئیدی بەلێشا و باش و خراپ بە ناوی دەکەون و قسەی لەسەر دەکەن کەسانێک هەن کە دەیکەن بە دوو بەسێ دەڵێن سونەتە بەڵێ سونەتە خوا و پێغەمبەریش ڕێی بەوە داوە کە لە ژنێک زیاتر بهێنی تا چوار ڕێگە پێدراوە بەڵام بۆ مرجەی کە بتوانی عەدالەت لەناو هەر چواریاندا دروست بکەی لە پرۆگرامی ئەم ڕۆمان قسە لەسەرەوە بابەتە لە پرۆگرامی ئەم ڕۆمان قسە لەسەرەوە بابەتە دەکەین دەپرسین فرەژنی چ قسەیەکتان هەیە لەسەری و ئەوەی کە لە ئێستادا ڕوودەدات حەسەب ئەو سونەتەی خوا و پێغەمبەرە یاخود بووە بە بابەتی چاولێکەری و هەرچی هەستێ و دوو دیناری هەبێت حەزی لێ بیکە بە دوو سێ و چوار ئەو بارەی و گفتوگۆ دەکەین لەگەڵ هاوڵاتیانی خۆشەویستمان لە شاری هەولێر لەگەڵمان بن زۆر عیبەیە لە میلەتێکی مسلمان کە خۆمان پێی مسلمانە هەر مناقەشەش لەسەر ئەو بابەتە بکەین بڵین ئایا ئەمە دەتوانین فرەژنی بکەین یان چوار ژن بێنێ لەوە باشترە بڕە یەک ژنی هەبێت و بڕاشتی ناشیاوە بکە لە دەرەوە ئەوانە ئەگەر ڕێ هەبوایە بیا کردوایە ئەفتوەشتی شەر باش بوو دەبێت و دادپەروەری بەڕێ بکەی باشە تو دەبی حەقی ئەو ژنەی بدەی حەقی ئەو ژنەی بدەی حەقی ئەو ژنەش بدەی ئەگەر ئەوەت پێ ناکرێ فرەژنی نەکەی باشە قوربان سڵاوت لێ بێت و کاتت باش خۆش بیا خۆ سەلامەت بیا ڕەبی دەستپاسەکەم پرۆگرامەکەمان تایبەتە بە فرەژنی لە ئێستادا دەبینین خەڵکانێک و بەتایبەت ئەوانەی کە مەسەلەن دەستڕۆیشتون و زەنجین و هەشیانە بەرپرسیشە دەکەن بە ژنی دووەم و سێم و چوارەم و بەشێک لەوانەی کە دەکەن بە ژنی دووەم و سێم و چوارەم بە دزی ژن دەهێنن دەمەوێت بزانم وەکو پیاوێک قسەت چیە لەسەر ئەو بابەتە ئەمن دەرێ میشەکی زۆر چاک دەکەن لەبەرەوەی قەیرە کچ و بێوەژنمان گەلێک زۆرە لە وڵاتەی ئەگەر بێ ئەوانە ئەگەر ڕێ هەبوایە بیا کردوایە ئەفتوەشتی شەر باش بوو لەبەر ئەوەی لۆخاتی ئەوانە بە بێوەژنی و بە قەیرە کچ دەدای چەند زۆرە لە وڵاتەی دەچی هەر مەعەلەکی دە قەیرە کچی تێدایە ئەو کچانەش هەمووی عمریان لە سی و لە چل بەسەر کەتیە زۆر کارێک وای کردووە کە قەیرە زۆر بێت بابا ئەی هاوار ئەو خەرکە هەموو ڕۆیژ و ئەوروپای ئەو گەنجانە وەختی ئەو گەنجانە هەموو ڕۆیژ لە ئەوروپای عربیش لە کوردستان دائیمەن هەیە خەرکەکی زۆر کوژرایە ئەو ژنانەشەم بێوەژن ماینەوە بێوەژن دەبینی هیچ یەک منداری هەیە یا دوو منداری هەیە ئەو قوربەتەرە گەنجە تازە دەگاتێ وە حائیلەکەش ڕێگرە مێردی بکاتەوە ڕێگرە کە مێردی بکاتەوە بەڕاستی شتێکی جایز نییە شەرعیژ نییە خوش قبولی ناکاوەی شەرعیە ژنەکەت هیچ عیبی نەبێ و کێشە چی نەبێ بەبێوەش فکر لەوەی بکەوە کە قەیرە چی بینی یا مەسەلەن ئەو بابەتانی کە جەنابەت باست کرد ژنی دووەم و سێیەم بینی ئەگەر ژنەکەی هیچ عیبی نەبیتن و کابراش هەبوون بی لە خۆ باییبی ئەوە جودایە ئەو ئینسانە دەکا ئینسانی لە خۆبایی ئەو ئینسانی لە خۆبایی عمریشی کورتە زوو شتێ دەکەوی ئەمریشی کورتە و زوو شتێ دەکەویتن لەبەر ئەوەی کە غەدر دەکا غەدریش باش نییە ژنەکەی نەخۆشە یان ئەوەیە یان دەبینی تەمەشا دەکا کچەک لە کۆرانێ خەیرە کچە و دەچی دەیهینی ئەوە فەرقی هەیە لەگەر ئەوەی کات و هیچ مشکیلت نییە لە مارێ لەگەر ژنەکەت و گرپ هادەچی ژنەشی بەسەردەینی ئەویش باش نییە باش ئەوانەی کە ژنی دووەم و سێم دەینن بەڕای جەنابەت بیریان لەوە کردوێتەوە کە قەیرە و بێوەژن هەیە دەیانەوێ ژیانێکی جوانتر و خۆشتر لە بە ئەو قەیرە و بێوەژنانە دروست بکەن یان حەز و ئارەزوەکانی خۆیانە ئەوە نەفسەتی دەگەڕێتەوە سە شەخسەتی ئینسان و نەفسەتی ئینسان پیاو هەیە نەفسەتی نزمە کە ئینسانی نەفسیەت نزم هەموو شتێک دەکاتن دەبینی کابرا تەمەشاکە باوی لە گوندان گەورە بووە
کراشەکەی مەترێک و نی و درێژە بابی هاتی تەشاری لە شاری ئەوڕۆکە خوادای تێ دەورەمەند بووە ئەو جە بەسای کاسبیە بەسا ئەو عیزبانەیە بە زۆربەی کە ئەوە ئیشانە دەکەن حزبیەکانن حزبیەکانە و شتانە دەکەن لەبەر ئەوەی پارەی بەلاشیان کەتی دەدەستێن نازانن سەرفی بکەن چ دەکەن ئەو ها دەکەن یانەگەر پارێ بەلاشت بکەوتە بندەستی دەبی یەکسەر بچی ژنی دووەم سێ خەتەریشە ئەوەی کە هیچ ئەوەی کە مثلەن بابی نەبوون بی لە کاتێکی پێگەیشتبی ئەو ئینسانە زۆر خەتەرە مەرعەباشی بکەیت لەبەر ئەوەی هەموو دەمەک مشکلەی لەسەریە نازانیتن تەسەڕفاتی ژیان بکە و نازانین تەسەڕفات بە پارەکەی بکە ئەوزە خۆشی تووشی کارەسات دەکات چاردەورەشی تووشی کارەسات دەکات چەند خێزان تێتەناوە ئەمن یەک ژنم هەیە ڕێککەوی دەکەێت دووەم ناوەڵا نایکەمە دووەم سکۆ ژنەشی دیم هیناو تەراقیشمدا لەبەر ئەوەی مشکیلەمان نەبوو بەس ئەمن لە ئەوروپای مەژنەکەشمە لە ئەوروپای پێم گوت وەرەوە نەهاتەوە لەگەرم ئەلێرە ژنەکەم هینا عارەب بوو ئەوجە کچی پیاوەشی گەورەشی مینە ئەمانەچینێ تەمەشام کرد وەزعەکە خەتەر داهات دەمندارم لە خێزانەکەی خۆم هەیە کوڕەکانم تەلەفۆنیان لۆ کردم گوتیانەوە داکمان نەخۆشەوە دەمری ئەمیش گوتم بە هەر ئەو نەمریتن ئەوم بەڕێ کرد هیچ منداڵت هەبوو لەوەی دووەم ناوەڵا هۆکارەکەت پێگۆ لە بەرچ بەڕێ دەکەی طبعا ئەوە بینی عائیلیە چیا لەگەر ئەوەی دووەم وەڵا هۆکار هەبوو لەبەرەوەی کچی شێخان بوو هینام کچی شێخی برایم شێخ عەبودی سامەڕایی بوو نەی دەزانی هێرکەشی لە ڕوونی کاتن 6 مانگ لەکنم بوو برایەکەیم گاز کرد برایەکەی پیاوی گەورە بوون زۆر گوتمە من ژنم لێی نایە کە خزمەتی بکەم ئەوە نازانی هێرکەشی لە ڕوونی کا میوانەکەم دێ دەبی بە خۆم بچم خواردنی دروست بکەم ئەوەت کردە مەهانە و تەراقتدا ئەرێ وەڵڵا بە کورتی پێم بڵێ ژنی یەکەمت کە ژنی دووەمت هینا بەدزی هینات ناوەڵڵا ئەو ڕۆژی هینام ئەو ڕۆژی هینام نفسی ڕۆژ ڕسمەکەم لۆ نرد کێشت لە بۆ دروست نەبوو نا پیا و هەندێک شت دەکات لە دنیا دەبی بە ئاشکرای بکات چشی بەدزی عیبە دووە بینم کابرایشی زۆر بسلمانم کابرایەکی نێشکەرم کابرایەکی بسلمانم چاوم لە غەدری نییە چاوم لە هیچ نییە الحەمدولیلا ئەمانەشی نێ دروفەکە ئەو هەڕێکرد ژنەکەی دووەمت لەبەر هێلکە و ڕوونەکەی تەراقدایان لەبەر ئەوەی یەکەمت کەنەوە کوشتەکی لێبێ ناوەڵڵا نەی دەزانی هیچ دروستکە میوانێک بەهات وایە سەبەبەکەی زیاتی ئەوە بێ میوانێک بەهات باە دەبایە بخۆم مەسم نانەشی دروستکەم کەسانێکن لە ئێستادا بۆ نمونە ژنی دووەم بۆ خۆیان دێنن بە پارەی خۆیان دێنن و ڕەنگە ژنی یەکەمیشانی کێشەیەکی نەبێ بەڵام دەڵێن لەبەرەوەی سونەتە ئێمە سونەتی خوا پێغەمبەر جێبەجێ دەکەین بەڵام دەبینین خەڵکانێک هەنەوە کردیە دوو ژن نابی بیکاتێ و نازانم چ خەڵکانێک هەن قەرار لەسەرەوە پرۆسەیە دەدەن بەڕای جەنابەت وەکو کەسێکی دنیا دیتە گونجاوە ینی قسەکردن لەسەر هەموو شتێک وەڵی قەزیە دوو ژنی و سێ ژنی و چار ژنی ئەوە جەبری نییە جەبری نییە ژنەیە مەسەلەن بخۆی لە خۆی تێک دەدا پیاوی شێ چار ئانەیە مەغروولە لە خۆی تێک دەدا چۆن لە خۆی تێک دەدا ژن هەیە مەسەلەن بەوەی ڕازی نییە دەبینی مێردەکەی فەقیرە بەنانەکەی کەم ڕازی نییە کەم نییە یعنی حەزی چاو لێکەریە ئەمن ئێستا لە خۆم دەژیم لە من کراسی خۆم دەژیم تەمەشای کابراایکی ناکەم سارژینیە یان کابراایکی سایرەکی ئاخیر مۆدیلەیە تەمەشاوی ناکەم تەمەشای خۆم دەکەم لە خۆم نزتم تەمەشا دەکەم دەتانم بژیم بەس پیا هەیە بە عقلی خۆی فکر ناکاتەوە بە دوو دلی خۆی دەکەوی بە دوو دلیشکەوی کابرا تەمان زەرەر دەکات پەشیمان دەبتەوە ئەت پێستا خێزان هەیە وەنیە ئەگەر لەگەلی مرتاحبی لۆ ژنی دەینی ژنی دووەم دەینن مرتاحنین ئێشی ئێستا پیا هەیە سارژینی نایە لەوەی ناوەشێتەوە سارژینی بینی دوی بەڕلا کردیا یەکی بەخێو دەکەم تێدەگەی پاش ماوەش کە ڕزیل دەوی هەر چارژن فڕیاندا من برادرمەیە جیرانمەیە ئاغا بوو چارژنیە بوو دوایش لە من قادرمێکت بوو بەخوای خزمەتشیان نەدەکرد چوومەکن کوڕەکەی هەموو قەلبی خۆی ئەوە کوڕەکەی گوتوێت لەکنم دانیشە گوتم هاتیمە سەر لە بابت دەم وەڵی چارژنیشیە بوو 56 خاوەنی 56 گوندیش بوو ئەو زە دوایە ڕەزیل ببوو ژنەکانیش هەموو بەزیانیشت بوو 56 گوندی هەبوو چار ژنی هەبوو منداڵیشی هەبوو لەبەر قاندرمەی کەت لە من قادرمێکەت بوو وەڵڵا ئاری بەخوا
ئێستا ناو کەشی دەزانم بەس ئەوەی ناکەم گوتت لی ناوەشێتەوە ژنینانی دووەم و سێم و چوارم بە لێوەشانەوەیە قەزیەوە لێوەشانەوە نییە قەزیە هەیە ژنی نەخۆشە ژنەکە بە خۆی ڕێدەدا هەیە پیام نەخۆشە ژنەکە مەردە پێ ڕازیە خزمەتی دەکاتە مردنێ هەر ژنیش هەیە بەوەی ڕازی نییە دەبینی مێردەکەین هەتا دەیهینی زاحێ لە ئیش دەکا وەچی کەت پشتی تێدەکات یان دەست لە پشتی منداڵەکان دەدا بابیان فڕێت دەن بە برای خۆم بلێم ژنیش هەیە عینەن دەبینی یعنی بە هەموو هەوڵ دەدا لەگەڵ مێردەکەی فەقیرە و ئاگای لێیە و بە هەموو شتێکی ڕازیە بە کەم و زۆر ڕازیە و زۆر ژن هەیە ئەمن ئافرەتم دیتە ینی لە دنیای ها دیارە دەبینی ئافرەت بە برای خۆم بلێم یعنی بەخۆی لە هیچی کەم نییە بە زۆی لێدی ئاخری دەست لە پشتی منداڵەکان دەدا بابەکەی فڕێت دەدا منداڵەکان لە بابی خۆی دەکات منداڵەکان لە بابی خۆیان دەکەن پێدەگەی باش ئەدی قسەت مامەجان قسەت چێ لەسەرەوەی کە هەندێک کەس هەن ژن بەدزی دەهێنن کە چیشنەکانی خۆشیان هیچ کێشەیەکیان نییە بەدزی دەهێنن لە کۆتایی دەکا ئاشکرا دەبێت کێشەیەکی گەورە دروست دەبێت ژنی یەکەم میلیە جیاواز دەبێتەوە دومیشی جیاواز دەبێتەوە والله ئالان کا قاسم سەر چاوم والله قەزیە حکومەت یعنی قانون هەیە قانون هەیە دەتانی محاسبەی بکە بەس کابرا دەبینی دەستی دەڕوا ئاغەیە هەبوونە قانون سی لەگە ناکە پیاوەکی فەقیرش دەبینی ژنەکەی خراپە بەجێڕایلی نییە لە قسەی دەردەچی بەوەندەی ڕازی نییە کە دەهینی دەچی دەیگرن دەکاتە دوژن دەچی دەیگرن و محاسبەی دەکەن براگەورە چاوتا ماز دەکەن ساو قوربان و کاتت باش ئەو کاتت بەش بەخێر سەر چاوم سپاس دەکەم پرۆگرامی ماچی دیمەنی ئەم جارە تایبەتە بە فرەژنی لە ئێستادا دەبینین بابەتی فرەژنی طبعا لە هەموو دەور و زەمانێکدا هەبووە کەسانێک هەن کە ژنی دووەم و سێم و چوارەم دەینن و بەخۆی سونەتیشە لە دینی ئیسلام لە شەرع سونەتە ڕێی پێدراوە کە بۆ نمونە پیاوێک دەتوانێت چوار ژن بێنێت بەڵام بەو مەرجەی کە عەدالەتی بڵاوکات بەڵێ باشە لێستادا لە ناو سۆسیال میدیا چەند کەسێک کردویانە بە ژنی چوارەم و ژنی دووەم و سێمیان هێناوە ئەو کەسانە لەلایەنێکی دیارن و کەسی دیارن بەڵام فەوزاک لە ناو سۆسیال میدیا دروست بووە خەڵکانی قسەی جیاواز دەکەن دەمێبزانم وەکو تاچێکی ناو کۆمەلگایە قسە جیاوازەکەی جەنابەت چییە جیاوازەکە ئێستا لە کوردستان و لە ئەسنای عالەمیش ئەوە ینی خەڵکانێکی زۆر داوای ژنی دووەم و سێم و چارەمیش دەکەن یان زیاتر لە دووەم و سێم دەچن بە فکرەی ئەوەی کە ڕاستە لە شەرع ڕێی پێدرایە و سونەتە بەڵام ناتوان عەدالەتی جێبەجێ بکەن بەڵام ئەوان بەڕێی سونەتەوە لوی دەچن باسیەوەی دەکەن کە ئەمە دەمانێت ژنی دووەم بینین شەرع جێبەجێ دەکەن بەڵام ئەم پێم وایە ئەوان شەرع جێبەجێ بە ناوی شەرع دێن ژنی دووەم دێنن بەڵام ناتوان عەدالەتی بەرپا بکەن لە ناوەن ژنەکانە خێزان دەوێت دین بەکاردێنن لە ڕێی دینەوە لۆ دێن خەڵکی ماش ئێستا زۆر عاتیفیە هەموو شتەشی بە دین وەردەگریتن ئەوان دەزان لە چێندەری کۆنتترۆلی خەڵک دەکەن هەکە دەرێ شەرع و هایگۆی هەموو دەبیەوە ڕاوەستیتن کاکە شەرع هەزار ڕێیتکەی دانایە ئەگەر ئەتو ڕاز دەکەی و بە ناوی شەرع قسەی دەکەی باشە بڕۆ ئەو هەمە قەیرێ هەیە ئەو هەمە بێوەژنە هەیە ئەو هەمە خوشکە بە تەمەنانە هەیە کە ماینەوە لە ماڵەکانیان لە شوێنەکان ماینەوە ئەگەر ڕاز دەکەی بڕۆ زگر لۆیان دێشیونیە نارەی ئەمن شەرع جێبەجێ دەکەم بڕۆ دانەشی لەوان بینە یان دوو دانەی لەوان بینە کاکە سێ لەوان بینە سێ لەوان بینە لەگەی خۆت دەبتە چار سێ قەیرێ بینە لەگەی خۆت دەبتە چار ئەتونارەی شەرع جێبەجێ دەکەم یخۆ شەرع لەوە دەستخۆش لێرەکە چێ دێنن ئەوان دەسن ئیناو پاکەتی دێن پاکەتی چۆنە ناو پاکەت لۆ نمونە 18 سارە 90 سارە 20 سارە باشە ئەوەی کە مێردیش دەکا مامۆستای هەیە مامۆستا هەیە کچەکە مامۆستا هەیە کە مێردی دەکا پێی دەرێن فران کەس کێشە نییە بەتەمەنە قەیناکە مڵکی هەیە سەرۆت و سامانی هەیە ئەوان هەموو هۆش و هەست و هیزری دەبنەوەی کە مەسلحەتە بەرژەوەندیە چاوەڕێەوەی ناکەن ئەو کابراکاکە 50 سارە ئەو کچەش 20 سارە 30 ساریان فەرقە 30 سار لە جنس فەرقە لە عەقل فەرقە لە هەست فەرقە لە بیرکردنەوە فەرقە لە هەموو شتێک 30 سارتان فەرقە کابراوە لە ئاخر قڕانیتی ئەویش لە ئاخری ئەوەلی بەهاریتی ئەخە ناکری ئەو مۆزوعە لە قڕانیتی ئەویش لە ئەوەلی بەهاریتی جنسیان فەرقە عەقلیان فەرقە ئەو هەموو فەرقە چ شتێک ڕێکی دێختۆ و دەیکاتە یەک پارە هەمووی کۆنتترۆلەکە ئەم پێ دەرێم کچەکەش مامۆستا هەیە کچەکە دەکرێت ئێستا مێرد بە کڕۆشی بکە هەن لە ئاوتەمەنی خۆی پارەی زۆر نەکاتە کێشە لە مۆزوعەکان باشترین ژیانی دەبی کابراایك لەو سەر ڕادێ هیچی لە قەلبی نمایە و
هەموو بەرشی عبەرشینەکەیە باشە هەرسن کاکە مێردی پێ بکە وڵا ژیان تەمین دەکە وڵا ژیان تەمین ناکە وڵا بەکار دێنی وڵی وەسیلەیە تو دەبێ کۆیلە لەگە ڕێزم لە هەموو خوشکەکان دەبنە کۆیلەی ئەو کابرای لەبەرەوەی پارەی هەیە ئەتو دەبێت کۆیلە خزمەتکاری خلاص لەوەی زیاتر ئەمە لەسەرەوە کۆچین کە شەرع ڕێی پێداوە باشە سنەتی خوا و پێغەمبەرە هەموو ئەو کەسانش کە ئەو پرۆسەیە ئەنجام دەدەن قسە لەسەرەوە دەکەن کە ئەوە شەرعی خوا و پێغەمبەر و سنەتە لەسەر پیا و کە بیکا بە چوار بەڵام ئەوان دێن ژنەکانی خوان کێشیان نییە بگرە زۆریش مرتاحن بەڵام ژنی دووەم و سێم دەینەن ئایا ئەوە جگەلەوەی کە دین بەکاردێن وەکو باسمان کرد تەنها بیرکردنەوە نییە لە تێرکردنی حەز و ئارەزوی و پیاوە باوەڵا لە جەوەکەی خۆیتی لۆ منە ئافرەتەکەی خۆی خوشکەشی زۆر بەرەزە زۆر باشە وڵی ئەم لەگەرتم ئەگەر ژنی دووەم بینی بەو مەرجەی خۆمە هەمووان دەزانین ئافرەت لەگە یەکدری پێک نایەن با نەفتە مجامە لە هەموو خوشکەکان و کچەکان هەموو خوشک و داک و پلک و ئەوانەمان هەیە ئافرەت بە هیچ نەوعەشی لەگە یەکدری پێک نایە 20 زەلامی بایە ژۆرە پێک دێن دوو ئافرەتی بایەک ژۆری پێک نایەن ڕێیان جیاوازە عقلیەتیان جیاوازە ئەوەی تو باسی دەکەی دەرەی بتوێ کابرا عدالەتی بکە عدالەتی ڕووناداتن هیچ ڕوونادە بە هیچ نەوعەشی ئەگەر ئافرەتەکە لۆ نمونە خێزاندار نەخۆشی نییە هیچ مشکلەی نییە ئەوەش دەرێ وڵا شەرع جێبەجێ دەکەم ناوەڵا شەرعی جێبەجێ ناکەی ئەوەی کە عەزت لێ ئەوی جێبەجێ دەکەی عەز و ئارەزوەکان جێبەجێ دەکە عەزت لەویە خێزانداری ناوەڵا سینگڵین بەڵێ ئارێ وڵا سەرمان سوکە حەز لێ بەسەر نامانێ ئەوە برین ئەوە عیلاجە بادری خۆمان نەدەین و ئیشاءالله دوعای لەهم لایەک دەکەین بەڕێی خێر بەڕێی شەرعی بتوانین یەکەچی بەڕێز و پاک بینین توش خۆ لەو نەناو پاکەتانە ناگەڕێوی باست کرد واللهی ئەمن لە ئاقوفی خۆم دەگەڕێم لۆ نمونە لە تەمەنی خۆم نێزیک بی لە عقوفی خۆت چێ ئاقوفی خۆم ئەوەیە لە تەمەنی خۆم نێزیک بیتن چاوەڕێ ئەوەی ناکەم عایلەکەش بابرێن زۆر پارەدار بن یانیش بانەستە قالبی ئەوەی کە ئەمن بموێ کچەکی بینم پارەداربی لەبەرەوەی ئەوان پاریان هەیە کچەکە لۆی بچم باشە دەمێت لە عقل و لە هەست و شعوری من تێبگاتن لە ژیانی من تێبگا ئەم بچم سوێدی و داخوازی بکەم دادەنیشم لەگەری درێم ئەو عار و وەزع و ژیانی منە ڕازی سەرسەری خۆمە دادنم ڕازنیەت و هەر بەڕێز ئەفۆم دەکەی بەس بە کورتی ئەگەر وەڵامم دێوە لۆ سونەتە و ڕێ پێدرایە کە پیاوەک چارژنی بینیەوە هیچ قسەمان لەسەرەوەی نیە خوا دایناوە باشە ئەوە شەرع باشە لە ئەگەر ئافرەتێک بۆ نمونە لەگەڵ پیاوەکەی خۆی کێشەی هەبێ لێ جوایز ببیتەوە کە شووی دووەم بکات یعنی ببێ بە خاوەنی هاوسەری دووەم یەک دنیا قسەی لە دوو دەکەن ئەوە عرفی کۆمەلگایە ئەو شتەی زاڵ کردێ بەسەر هەموو کچان و ژنان یعنی ئێستا ئەگەر بێت و ئافرەتێک پیاوەکەی بمری ئەوە عرف باز دەکەین باس شەرع ناکەین شەرع پێ دەرێ ئەمن لە شەرعی پێ دەرێت چەند مانگەگڕادەوەسیتن و ئەوەی خۆی تەواو دەکاتن لۆ هەیە مێردی دووەم کە زۆر ئاساییە کولۆ لۆ پیاوەکەی ئاساییە کە ژنەکەی مردوو بچی ژنی دووەم بینتەوە لۆ ئافرەتەکە عیبەیە یان ناوی ناتۆرێ وەڵا هەموو کۆمەلگە سەقەتەیە ئەو فکرە سەقەتەیە عرفەکی خراپە یعنی چیەگە ئافرەت مێردی دووەم کە زۆر ئاساییە ئەو پێدایە عرف زاڵترە لە سەرمان یا خودت شەرع وەڵا عرف زاڵە وڵای کەس ئاگە لە شەرعی نمە هەمووی عرفە فران کەسەوە هایگوها کچەوە هایگوها باپیرمەوە هایگوها بابمەوە هایگۆ هەموو ئەو قسانە نییە خڕ دەکەنەوە قوڕی بەسەر ئەو کچەوە ئەو ژنەی دەکەن زۆر بەڕێزی سناوەڵە لە خزمەتم سپاس دەکەم وەکو ئینسانێک دنیا دیتا کە سەرڕای ئەوەی ئەوە شەرع ڕێ پێداوەکە پیاو بیکا بە چوار دەمێ بزانم چ قسێکت هەیە لەسەر ئەو حاڵەتی کە لە ئێستادا هەیە ئەو بابەتە تا بەخێرتان دەکەم تەمە دەشتم بۆ دەخوازم بەنسبەت پرسیارەکە دووبارەکەوە ئێستادا دەبینین بابەتێک هەیە لە ناو سوۆسیال میدیا و لە ناو مەجلس و کۆڕکۆبنەوەکان باز دەکە فلانە کەس کردیە دوو ژن فلانە کەس کردیە چار ژن بابەتەکە لەسەر فرەژنیە سنەت و شەرعی ئیسلام ڕێی بە پیاو داوە کە چوار ژن بێنێت بەڵام ئەگەر کەسێک بیکە بە ژنی دووەم و سێم قسەی لەسەر دەکرێت چ قسەیەکت هەیە لەسەرەوە بەس بەداخۆ کاکە نەخێر ئەوەی کە بکاتە دوو سێژن تەوازن ناوی بەڕاستی نەخێر شریعەتی ئیسلام پێشترێت زیاب و ئێستا زیایە کابرا ژنی نوێم پێشۆکی باشی دەکە خزمەتش زۆری دەکە ژنەکە تێ هەمال دەکە بەڵێ ئیهمال دەکە شریعەتی ئیسلام پێشتر جیاواز بوو ئێستا جیاوازە جیاوازێکە چییە جیاوازەکە ئێستا تەمەشا خەری تۆڕە کۆمەڵاتیەکان و زۆر تاسیراتی هەیە فەیسبوک و ئەنتەرنێت و ئینستاگرام تاسیر زۆری هەیە بەڕێزی بەنسبەت ئەوەی برای بەڕێزم ئێستا ئینسان کە دەکاتە دوو سێ ئەگە بادونی ئەوەی تەوەی باشە بەس عەدالەت نییە نەخێر عەدالەت نییە
کێشەمان نییە و ژنی یەکەم ڕازیە و دووەم ڕازیە و عدالەتەکەشمان دروست کردیە ئەگە بێت و بە دینی ئیسلام شتیوە بەڕاستی بە ئاینی پیرۆزی ئیسلام بە قورآانی پیرۆز شەریعەتی ئیسلام تەوازن کاتن ئەوەسی چێشەی نابی بەڵام تەمەشا دەکەی ئێستا لە بۆ نمونەی احتیمالە ژنەکەی برێنکای نوێی هینایەتی ئەوەکان ئێمال بکاتن بەرێ تێک دەسی تەمەشا دەکەی وەرە پرسیاری دەیەکە چام کە بزان تەوازن نەخێر ناڵم هەیە بەڵام کەم بەڕاستی ئاینی ئیسلامی پیرۆز ڕێ چاری بینی بەس تەوازن بەس نەخێت تەوازن ئەمان دەڵێن وڵی تەوازنمان دروست کردی ئەمانە ڕێیان ڕێ لە بخۆیان خۆش ڕێ لە بخۆیان خۆش نەخێشتیوە من بە ڕاستی دەنانێم دینیش بەکاردێنن دینیش بەڵام زۆر بەداخەوە نێژە دەکە و جەماعەتیش دەکەم بەرام بەداخەوە ئەوەی کە دینی ئیسلامە ئەوە شریعەتی جێبەجێ ناکە چەند خزان تێ وڵای یەک بڵێ ئەگەر ڕێک بکەی دەکێ دووە والله ئەمە تەمەشای باردنی خۆم دەکەم لەخوای بەزای چێشەمان نییە الحەمدولێ هیچ ئەوەکمان نییە ئەمن ئێستا لەوانێ بکەمە دوو لەوانەی شەشەم لە دروستکە لە یەکەم چێشت نیە بیکێ دوو چێشت لە احتیمال هەیە لەوانەیە باش ئەوانەی کەژینی دووەم دێنن چێشان هەیە بێگومان تەمەشای بار و ئەوەی خۆیان دەکەی خۆیان دەکۆین ئەگەر لویان سوورا و تەوازن ڕۆگدانی شریعەتی ئیسلام بی خی گەورە ڕێگای قورآن چۆن دایدا کە بیکە دووسێ تەوازن ڕاگە هیچ چێشە نابی بەڵا ئەوڕۆ زۆر زەحمەتە بەشێکمان هەیە ئەوە جگەلەوەی کە مەسەن لەسەر سونەتەکە دەڕۆن دەیکەن بە چوار بەشێک لە پیاوان بە زیژنی دووەم دێنن ئەوە بەداخەوە ماڵوێرانە ئەوە خێنە زەوجی پێدرای طبعا خێنە زەوجە چۆن دەبێت و ئێسان کە دینی خی گەورە دینی ئیسلام ڕێدایە بە شریعەتی ئیسلام ناوی دینی محەممەدی باشکرا خۆشە ئەتو بچیژنی دووەم بینیان خێنە لە خێزانی خۆ زۆر بەداخەوە ئەوان دەڵێن بە مەلا مارامان کردووە نەخێر ئەوە ڕازنی ئەوشتانە ئەوە دوورە لە ئیسلام بەڕای جەنابەت کۆمەلگای ئەمە لەسەر عرف و عادەتی ناو مجتەمع دەڕوایە خود دینی کردە وەسیلە لە بۆ هەندێک شتی تایبەتی خۆی بەخۆی دینی ئیسلامی پیرۆز دینێکی زۆر زۆر ڕێکە بەڵێ ئەوە بە قورآانی پیرۆز شریعەتی ئیسلام چۆن دەبی وها بڕۆی نابێت و لە بەنای دینی خیانەت و ئەو شتانە بکەی و بەڕاستی بەداخەوە یەک پرسیاری دیکە دەکەم ئەگەر پیاوێک بیکە بە دوو بە سێ بە چوار بەهانە بۆ خۆی بێنێتەوە سنەت و ئەو بابەتانەی ترکە کێشەی هەیە لەگەر خێزانی یەکەم و دووەم وانەی ئاساییە ئەی بۆ ژنێک ئەگەر لە پیاوەکەی یەکەمی جیاواز ببێتەوە یاخود پیاوەکەی خوانە خواستە بمرێت مردی دووەم بکات کۆمەلگا قسەیەکی جیاوازتر لەسەر ئافرەتانە دەکات نەخێر ئەوە زۆر زۆر غەڵەتە خی گەورە شەرعەتی ئیسلامی چۆن داناوە کات و مەسەلەن سبەینێ ڕێگە چارێکە زۆر زۆر ئاسایی ئەگەر داوای بکە برێ ئەمن دەبەر ئەوەی ژیانم کەس یارمەت بژێ و ژیانم دابی ناکاتن و زۆر ئاساییە بە بەرێ شەریعەتی ئیسلام زۆر ئاسایی با بسیرن لۆ کاشی بکاتەوە هاوسەرجنی پێک بینی بەڵام تەوازن بەڵێ تەوازنەکەنە بێ پێت گونجاو نیە نەخێر گونجاو نیە دوورە لە ئیسلامەتیەوە بەڕێزی سەرسام دەستخۆشی لە کەناڵەکەتان دەکەم. عیبەیە لە میلەتێکی مسلمان کە خۆمان پێ مسلمانە هەر مناقەشەش لەسەر ئەو بابەتە بکەین بڵین ئایا ئەمە دەتوانین فرێژنی بکەین یان نە چوار ژن بێنێ لەوە باشترە بڕە یەک ژنی هەبێت و بڕاشتی ناشیاوە بکە لە دەرەوە ئەوانە ئەگەر ڕێ هەبواە بیا کردوایە ئەفتوەشتی شەر باش بوو دەبێت و دادپەروەری بەڕێ بکەی باشە تو دەبی حەقی ئەو ژنەی بدەیت حەقی ئەو ژنەی بدەیت حەقی ئەو ژنەش بدەیت ئەگەر ئەوەت پێ ناکرێ فرێژنی نەکەی باشە کاتی خۆت باش سپاس سلااو دەبی مامۆستاژیان سام ڕۆشن بۆ دووبارە عزیزی ڕۆحی پرۆگرامی ئەم جارەمان تایبەتە لە با فرەژنی لێسادا دەبینین ماوەیە کە لە سوۆسیال میدیا قسەی زۆری لەسەر دەکرێت فلانە بەرپرس کردی بە ژنی چوارم فلانە کەسایەتی کردی بە ژنی دووەم و سێم و ئەوانە ئەوان دێن دەڵێن سنت و شەرعی ئیسلامە وەکو خۆی جێبەجێ دەکەین پیا و دەبێ بیکە بە چوار بەڵام کەسانێک هەن دێن دژی ئەوانە قسە دەکەن دەڵێن ئەوانە دین و سنت بەکاردێنن تاوەکو مەرامە شخصیەکانی خۆیان بێتە دی و بە دوای حەز و ئارەزوەکانی خۆیان کردون دەمێ بزانم هەردووکتان گەنجن کە سینگڵ ژنتان هێناوە لەسەر ئەو بابەتە چ قسەیەکتان هەیە فەرمو سەرتا بەخێراتی کەناڵەکەتان دەکەم ڕاستی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم سنەتی داناوە کە چارژن سنت بکرێت لە بخۆت بەڵام لە هەمان کاتدا دەبێت و دادپەروەری بەڕێ بکەی باشە تو دەبی حەقی ئەو ژنەی بدەیت حەقی ئەو ژنەی بدەیت حەقی ئەو ژنەش بدەیت ئەگەر ئەوەت پێ ناکرێ فرێژنی نەکەی باشە ئەوە ڕای خۆمە
وەکو گەنجێک ئەوانە ئەوەی کە لە دەوروبەرمان دەبینین هەمومان کەسێک هەیە لە ناو خزم و کەسەکانمان کردوێتی بەژنی دووەم و ئەزمونێکی وی دەزانی یان شتە سەر دەزانین ئەو عەدالەت و دادگەریەی کە ئەوان باسی دەکەن دەڵێن هیچ کێشەمانی ژنەکان وەکو خۆشکرد پێکەوە تا چەند جێبەجێیان کرد تا ڕادەیەک ئەمن یەک بخۆم ئەگەر بچمە ناو ژیانی خێزانداریەوە یەک ژن یەک خێزان چکە وەکو پیاوەک لەوانەیە من لە خۆم ڕانەبینم حەقی ژنەکەی دیکە بدەم دەی پیا ئەو شتێ لە خۆی پرسی باشە ئەگەر نەتزانی حەقی کەسەشکە بدەی ژنی نەکەی ژنی دوم لە بۆ حەز و مەرامی خۆت و دین و سنت بەکاربین لە بۆ خۆت و ئەوەندە یەکستا دەبینم لە ناو کوردستان تەنها چاولێکەریە و لاسایکردنەوەی ئەو کردیتە ژنی دووەم کردیتە ژنی سێم ئەمیش دەیکەم لەبەر دینەکە نییە تەنها چاولێکەریە ئەو بابەتە یاخۆت شتی دیکەی لە دواوە مامۆستا بەڕای خۆم هەموو بابەتێک دەکەوتە دوو قالبەوە لە دوو لاوە تەمشاکەین لە هەر کام لاوە تەمشاکەی تاوە ڕێک وەکومە بەست گوتی طبعاً فرەژنی لەبەرەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕێدایە خوای گەورە ڕێدایە قابل ئەویش هەر لە ڕێی خوای گەورەیە کە قسەکانمان پێ دەکەینی کەواتە مادەم خوای گەورە ڕێدایە ئەبنی عەبد کەسەجی دیکەی عەبد ناتوانێت ڕێگری لەو بابەتەی بکەین ڕێگری بە هیچ نەوعاک نییە کە فرەژنی نابی بەڕای خۆم هەر زۆر عیبەیە لە میلەتێکی مسلمان کە خۆمان پێ مسلمانە هەر مناقەشەش لەسەر ئەو بابەتە بکەین بڵین ئایا ئەمە دەتوانین فرەژنی بکەین یان باڵێ دەتوانین طبعاً دەتوانین خوای گەورە ڕێدایە بەڵام لێرە شتەکەیە وەکەوەی مەبەستکین گوتی ئایا ئەتو دەتوانانی ئەو دادپەروەری بکەی لێرکوانە دەکەوتەوە سەر دوو قالب مامۆستاوەی کە من دەیبینم ئەوەشی کە دیتیتم لەو دوو قالبە ئەوەیە با بڵێن بەعام وای لێ هاتی مەوزوعەکە بەعام باز دەکەم بەعام ئافرەتەکان لەوەی کە خۆیان لە بابەتەکە بدزنەوە وەڵی دەبێ عوزرت هەبی لە خۆ قسەچی تێ دەکەن وەڵی دادپەروەریەکەیان پێ ناکرێت لۆ بیکەن نابیژنی دووەم بەسەر بێ ئەمنێک سەر سمۆماری بابن پیاوەکانیش ئەوەی بەعام ئەوەی کە دادپەروەریەکەشی پێ نەکرێ فی سەبیلی ئایەت و حەدیسەکانی کە هاتۆ کامە دەتوانین هەلەکی لۆ خۆی قۆستەوە دەتوانین برین وەکو هەلک لۆ خۆی قۆستەوە کە بەکاری بینی خۆی تاقی بکاتەوە لەسەرەوەی کە دادپەروەریەکەی پێ دەکرێیاننا لە کاتێکدا خودی خۆی نەفسێتی خۆی دەزانی کە دادپەروەریەکەی پێ ناکرێت لە هەمان کاتدا زۆر کەس دەناسم زۆر کەسم دیتیا لە خزمی خۆم لە دەوروبەری خۆم لە برادەر دوژنی هەیە زۆر پێکەوە مرتاحن زۆر پێکەوە جوانن سێ هەیە زۆر جوانن زۆر مرتاحن زۆر دادپەروەریە بگرە ژیانیان مامۆستا ژیانیان سێ کەسی بەڕێوە دەبا یەک پیاو مامۆستا لە قەوسە کۆی دەکەمەوە پیاوەک سێ ئافرەت بەڕێوە دەبا سێ دادپەروەری زۆر بە جوانی لە کاتێکدا کوڕک کە ژنی هینایە بە خۆشەویستێکی 8 ساڵە 9 ساڵە 10 ساڵە 5 ساڵە 2 ساڵە بەڵام ئێستاوا لە محکەمەکانە دەیوێت تەلاقی بدا لە هەمان کاتدا هەر ئەو کوڕ و کچەشن کە هەردووکوە تەلاقدەر و تەلاق دراوەکەنە دەڵێن فرەژنی نابی کاکە ئەوانە نەیانتوانی یەک بەڕێوە ببن دێن دەیانوێت کاریگەری دروست بکەن لەسەر قەرار و ئەمری خوای گەورە کە ئەو دەزانی چلۆمە باشە چلۆمە خراپە ئەم لێرەشەوە دەڵێم ئەگەر بابی خۆم ژنی دووەمی بوێ بەخوای دەستمە داوای داکەت ڕازی نەبوو گورە بۆڵا ڕازی نەبی کەیفی خۆیت دەبێت ڕازیبی دەبێ ڕێوی شوەر بگری هیچ ڕێی وەرناگیرێ ئەوەندەش ڕێی وەرناگیرێ دەبی وەربگیرێ بەخوای مامۆستا ئەوەندەی من جێم لێ بووبی من مەلانیمە فتواژ نادەم بەڵام ئەوەندەی من بزانم ئەوەندەی من زانی بم لە ڕێگەی مەلای مامۆستایەکانی خۆمانەوە ئەوەندە ژوەر ناگیرێ پێی دەگوترێ کە ژنی دووەم دەینم نەک پێی بگوترێ ئایا ئاسایە ژنی دووەم بینم ناوەڵە ئەز مامۆستا یەک قسەی خۆشیش بکەم بچمە داوای هەر ئافرەتە چیش ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان خوا بە قسمەتی کردم ئینشاءالله ئەگەر نەکە خوا نەکە و پرسیارم لێ بکات چکە ڕاست و ڕاو جوابی دەدەمەوە ئەگەر برێ ئەرە ژنی دووەم دەینی لەم وەڵی ناینم بەس وەڵی ئەتیادێ پێم زۆر ئەتیادێ نەکدوم چارەمیش بینم وڵاتی یادی پێ زۆر نۆرمەڵە زۆر خوا ڕێدایە خوای گەورە لە چێ قسەی عەبد لە چێ ئافرەتێک بە من ڕازی نەبی لەسەرەوەی قسەی خوای گەورە بشتێنم وەڵی هەر نەمیست بنەماڵە هەیە خێزان هەیە پێی ئاساییە پیاوەکانی ئەگەر کێشەشیان نەبێ بیکەن بە ژنی سێم و چوارەم بەڵام ئەگەر کچێکیان هەبێ یاخود ئافرەتێکیان هەبێ ئافرەتەکە لە پیاوەکەی جیاواز ببێتەوە بار هۆکارێک یاخود پیاوەکەی مردبێت ڕێگری لەوە دەکەن کە ئافرەتەکە مردی دووەم بکاتەوە مامۆستا دووبارە دەی بەمو نفسی کەوانە کە باسم کرد ئەمە کەوتویتە دوو قالب جار وایە پیاوەکان لە قالبەکی تایبەت لە خۆیان بەکاریدێنی لۆ نمونە ئەمن پیاوم یەکەمە ژنی چارەم دادپەروەریم پێ دەکرێت یەکەمە ژنی دووەم دادپەروەریم پێ دەکرێت لە هەمان کاتدا ئامادە نییە کە کچەکەی یاخود ئافرەتێک لە ماڵیان کە بێوەژن مایتۆ زۆر ئاساییە پیاوەکی با بڵێن بەدین پیاوەکی ڕێکوپێک دێتە داوای زۆر ئاسایی چی تێدایە ئەگەر قەزدم ئەگەر ئافرەتەکە پێ عیبە
مامۆستا ئەگەر ئافرەتەکە پێی خۆشە ئەگەر خوار ڕێگری ناکە هیچ شتێک نییە بەناوی نەکردی ئافرەتەکە زۆر جار پێخۆشە بەڵام دەوروبەرەکەی دەڵێن چۆن دەبێت قوشی ما یاخود کەسی ما دوومێت بکە کەواتە ئەبیوسی دین دەکەینەما خراپ بەکارهێنانی دین بەکارهێنانی دین و مەسلحەتە تایبەتیەکانمان لە هەمان کاتام دووبارە قسەی دەکەمەوە بەخوای کچی خۆمبی بەخوای خوشتی خۆمبی بەخوای داچی خۆمبی پێیان دەرێم کاکە زۆر ئاساییە پیاوە بکاتە دوو سێ و چار لە جەنابیشت ئاساییە دەست خۆش وەکو ئەوەی کە ئافرەت بیکات بڵێ مادەم لە بۆ پیا و ڕەوایە دەبێت بۆ ئافرەت شڕاوە بێ لە بۆ پیا و ڕەوایە حەسەب ئەو سونەتەی کە باسمان کرد بەڵام دەمەوێت ئەوە بپرسم ئایا ئێمە کۆمەڵگایە چین بە دوای عورف و عادەت کەوتوین یاخود زۆر جار دین وەکو وەسیلە بەکاردێنین بۆ حەز و ئارەزوەکانی خۆمان هەردوو لە هەم عرف و عادەت کاریگەریە لەسەرمە هەم دین و سنەتیش لە بۆ مەسلحەتی خۆمان بەکاردێنین و خۆمان پێ باش دەکەین لە پشت چاوی خەڵکی کەسێک بیکە بە ژنی سێم و چوارەم کێشەی مەیە بەڕای من نە قسەی لەسەر دەکەین تەبیعەتمان وایە دایمە حەزمان لێ قسە لەسەر بکەین و شتی لاوەشی باس بکەین و حەقمان لە ژیانی خەڵکی بێ بە دوای ژیانی خەڵکی بکەین و فکر لە ژیانی خۆمان ناکەینەوە نازانین کە سبێنێ چ بکەین ئەوڕۆ چ بکەین تەماشا خەڵکی دەکەین و لۆ وای کرد ئەو لۆوە دەکا نابی وا بکە یعنی دایمە بە دوای خەڵکەوەین بەس قسەی کۆتایی یەک قسە دەکەم یعنی گەیشتینە حالەتێک لە ڕووی بیرکردنەوە چوینە حالەتێکەمە ڕقمان لە تورکە ڕقمان لە فارسە ڕقمان لە عەرەبە ڕقمان لە ئەمریکیە ڕقمان لە ئیسرائیلە ڕقمان لە خۆمان نییە مامۆستا ڕقمان لە ڕووسیا ڕقمان لە هەموو میلەتێکی دنیاە ڕقمان لەوەیە کە ئیسلام نەبی لە هەمان کاتدا قسە بە عەرەبەکانیش دنێکی ئیسلامن و لە هەمان کاتدا لەگەر عەرەبی عێراقیش پێکناین جیالەوەش لەگە عەرەبەکانی دیکەش پێکناین لە هەمووشی خراپتر بە خۆشمان لە ناوخۆمان پێکناین میلەتەچین بە هیچ تەک ڕازی نین حتا شتی لاوەچیش هەبی وازمان لە شتە سەرەکیەکانی نایە کێشەی گەورەی ما یەک لە کێشە گەورەکانمان ئەوەیە کاک عوسمان لۆ کردیتە دوژن واللهی عیبە وەکو قوبوری کرد ژنەکەت لە کاتێکدا بەخۆی نان نییە بیخوا لە کاتێکدا بەخۆی هەزار مشکلی دیکەی هەیە لە ناو عیلەکەی خۆی کێک ژنی هەیە دوشتەچکە نەڵێن ئەگەر بخۆی بۆی بڕەخسێت ئەگەر بەخۆی لێور بڕەخسێ مامۆستا یەک ژنی هەیە مشکلی هەیە والله لۆی بڕەخسێ هەر دنیا تێک دەدا مامۆستا دنیا کاول دەکە ئەوە 300 ژنی تەراق دەدا ئەوە بەکەلێک نایە هەر ئەوە نییە ئەوە نێری قسە لە هیچ بابەتێک بگە ئەوە حەقە بیگرین لێ غورفەی نێلی بێتە دەرێ هەتا 3 سەر دنیا لێ فکر بستەوە مامۆستا بە دەبی لۆ 3 سەر وەڵی خواوای دانە نایە شتەکان تاک باشە 1 3 5 7 با 5 بی عزیزی مامۆستا دووبارە چاوم بۆشم بووە وابزانم گوێت لە قسەکانمان بوو هەندێکی هەندێکی جێ لێ بوو باشە بابەتەکە لەسەر فرەژنیام چ قسێک تێ لەسەر وەڵی ئەوەی کە ئیسلام دەینەوە دروستە چونکە ئێمە کە دروست بووینەوە کە خڵقاوین بە ئیسلامەتی خۆڵقاوین هەر شتێکی لە شەرع لا بدە و دژایەتی شەرع بێ واتەوە مقنع نییە بەو کە دروستی کە عنی مقنع نییە بۆ خالقەی کەوە کەونی دروست کردووە وانە بەڵام لێرە حاڵەتێکەیە ئەمە فەرمودەی خۆی تەبارەک و تەعالەیە ئەگەر توانیتان بە عەدالەتی نەتان توانی یەک بمێنێتەوە باشترە وایە لە قورئان ئینشاڵڵا بۆتان هەیە 4 بێنن و مامەلەکەت ئیمان و مامەلەکە ئیمان کێیە ئەوەی کە لە ماڵ تا خزمەتەکە تێگەشتی بە شەرتێ سێم 4 مرد بێت تێگەشتی نە 4 سێم ئەمە لێرەیە بەڵام مەوزوعی فرەژنی دوو حاڵەتی سەرەکی هەیە حاڵەتی یەکەم کابرا گەر ئیمکانێتیە و قووەی حیسانی بە هەروە بڵێم باشە بەدەنی تەواوە ئیمکانەتی مادی تەواوە لەوە باشترە کەوا بڕا لە دەرەوە شتی نابەجێ بکە تێگەی بۆ شوێنی ناشیاوە بڕە لەوە باشترە ئارزویە بێ 4 ژن بێنێ لەوە باشترە بڕە یەک ژنی هەبێت و بڕە شتی ناشیاوە بکە لە دەرەوە وایەنە ئەمڕۆ یەک شتێکی لێرەیە لە ناو عورف و عادەتی کوردەواری ژنی کورد ئاغایە لە تەمەنی گەیشتە چل پیا بۆچی ژن دێنێ خۆمان دەزانین پێش نەکەمان پیاوین وانە کورد ژنی کورد تەمەنی گەیشتە چل لە 6 تا 8 ئاغایە بە تامەتی ئەگەر مناڵی پێ بگابگاتە 20 ساڵ و 25 ساڵ حساب لە پیاوەکەی ناکە چێ ئەو ناونیشانی ئاغایە بە ئەو ژنە لەو تەمەنانە دەدا ناونیشانی ئاغایی ئەمە کەلیمەیەکی ئاغایی کەلیمەیەکی ئێرانی هاتوۆتە ئێرە وانی هاتە کوردستانیەمان مەمەستی ئاغایی یعنی کون فەیکن لەناو ماڵە خۆی بێت
هەتا تەنان پیاوەکەش هەڵسوکەوت بە ئارزومەندی ئەو بکات بۆ شۆنان لەگەڵ ئەو بڕوە هەموونا لە 1970 بڵێن پیاوەکە دەوێت ڕوخسەت بخوازێش لەگەڵ ڕوخسەت بخوازێ هەتا تەنابیێت دەرەوە لەگەڵ کۆمەڵە برادری خۆیان بە زوگرتی ڕوخسەتی لێ بخوازێ بۆ چەند ڕۆژێک ئەمە بۆتە گرفتێک ناو کوردەواریە بەڵام مەوزوعی فرەژنی ئەمڕۆ خەڵ نییە کابرا سێژن دێنێن لە دوورەوە کابرا هیچ حسادی پێدەبارەوەنی ئیمکانی نەبێ قۆی بەخۆی بۆی بڕخسێت خۆی بۆ بڕخسێت لە ڕووی شەرعەوە ڕێگە پێدراوە ئەگەر مەسەلەن حسادت بۆ کەسەتە با کە کردوێتی بەچوار ئەگەر بۆ بەخۆی بۆی بڕخسێت دەیکا بە چەند خێزان منێ خێزانمەیە ئەگەر ڕێک بکەی بارودۆخەکە گونجاو بێ ژنی دوم دێنی من بەم تەمەنە ناگاڵتە بە خۆم ناکەم زانی بۆ تەمەن ما 55 ساڵە هەیە لە تەمەنی جەنابەت ڕەنگە گەورەتریش ئەوە شتێکە بۆ ناوهێنانەوە بۆ ناو دەرکردنی خۆیەتی بە بۆچوونی من ئەمە لا ئەحرەج في الدین لا علمی شاهەیە هەر زەلامێک تەمەنی لە 50 سەرکەوت کردی بە دووژن گاڵتە بە خۆی دەکەم بەڵام ئەمان قسەیەکی جیاوازتر دەکەن ئەزان دەڵێ چی قسەی جیاوازی دەکە دەڵێ وەڵا شەرع ڕێگەی داوە یان دەڵێ وەڵا ئەوەیە باشە هەموو شتێ بە خێش بە معنە لە کوردەواریە وانە ئێستا و تەمەنەی تۆ لە خوا بەزاوە لە من گەنجترە وانە ئەو قۆتەی تۆ تەلەوانەیە کاکردنی بلوانی من نەبێت لەوانەیە ئەوی لە من گەورەتر بێ 65 ساڵ بێ نەیبێ ئەمە لا ئەمە ئەزانین لەبەرچی لەبەر خۆی تەبارەت تەعالە ئەمەی ڕەخسانووە لەبەرەوەی فەساد بڵاو نەبێتەوە هەمومان دەزانین تەماشای شتی نادر مەکە پیا و لە 65 بەسەرەوە لە حاڵی فعالی جنسی بەرەو لاوازی ئەڕوا لە هەفتا بۆ هەفتا پێنج سوقۆت دەکات لەبەرچی ئەمە حکمەتی خۆی تەبارەت تەعالەیە لەبەری فەساد بڵاو نەبێتەوە یەک پرسیاری تر دەکەم ئێمە پیاوەکان ینی بەشێکمان پێمان ئاساییە ئەگەر ژنی یەکەمیشمان کێشەی نەبێ خۆمان بیکەین بە دوو بە سێ بە چوار بەڵام ئەگەر ئافرەتێک یا خۆت ژنێک لە ناو خێزانەکەی ئێمەدا هەبێت بە هەر شێوەیەک لە شێوەکان لە پیاوەکەی جیاواز بوو بێتەوە یاخود پیاوەکەی مرد بێت پێمان نەنجی و عیبەیە کە مێردی دووەم بکاتەوە لە ڕووی شەرعەوە عیب نییە ئەوە عرف و عادەتە پێ عیبە بڵێ بۆ تەنانەت ڕێگە پێدراوە تۆ ئەگەر دایکت باب لە گەنجیا مرد بێت تۆ تەمەند 18 ساڵ بێ یان 17 ساڵ بێ شەرعیەن بۆ تێ بڵێ کاکە دایکە بەسەر بەسەرێمە دامنشە توکەن تۆ نەفست هەیە نەفسی خۆت ینی زوڵم لە نەفسی خۆت مەکە ئەگەر ئارزومەند لێ بڕۆ زەواجی دووەم بکەوە هەمومانە قسەیە دەکەین وەکو قسە هەمومانە قسەیە دەکەین بەڵام تاوانبار نەبین لە دیوانی خۆیان ئەو قسەیە دەکەین تاوان بەس هەندێک کەسێ نیە لەبەر دایک و ئەولادی پێی شەرمە ئەو قسە بکە ها ئەوە دەخات ناودڵی خۆیەوە ئەڵێ داکمە لێ بوومە جوان نییە ئەم قسەی بەوڵم بەڵام لە ڕووی شەوە پێ بڵێ دەست خۆشبی بە کورتی ئەگەر پێم بڵێ ئەی چ قسەیەک تێ لەسەر ئەوانەی کە ژن بەدزی دەهێنن پێویست ناکە ئەگەر پیا بێ پێویست ناکە بەدزی بێنی ئەگەر خۆی چکە بۆ تەلاق بەدەست پیا بەدەست ژن نییە ژنی یەکەم دادەنم اتفاق لەگەڵی دەکەم کاکە تۆ ئەمە کەم کوڕەکانتە دەتوانی بۆم جێبەجێکەی ئەهل وەسەر ناتوانانی من ژن دێنە بۆی توش خراپە لێم نانە ئاساییە زۆر جار ئێمە کە حەز و ئارەزوومان لە شتێکە کۆمەڵێ بەهانە دێنینەوە و بۆ خۆمانی دەکەین بە شتێکی ئاسایی و شەرعیەتی پێدەدەین و فرەژنیش یەکێکە لەو بابەتانە کەس قسەی لەسەرەوە نییە کە سونەتی خوددا و پێغەمبەرە بەڵام قسە سەرچیەکە ئەوەیە ئایا لە ئێستادا ئەگەر تۆ بیکەی بە دوان و بە سەیان کە یەکەمەدی کێشەی نەبێت دەتوانی عادلبی لەگەڵیان هەموو ڕەنگە بڵێن بڵێ ئێمە هیچ کێشەیەکمان نیر لەوە دەتوانین عەدالەتێک لەناو هەموو ژنەکاندا دروست بکەین بە شێوەیەک لەگەڵ یەکتری بژین وەکو خۆشک بن قسە ڕووکەشیەکە وایە بەڵام ئایا لە ناوەوە لە ناو یەک ماڵدا بابەتەکە وایە هەموو ئەوانەی کە لەو پرۆگرامەدا لەسەر فرەژنی قسەیان کرد قسەی جیاوازیان کرد هەبوو وتیان سونەتی خوا و پێغەمبەرە ئێمە ناتوانین بە هیچ شێوەیەک ڕێگری لێ بکەین
و هەندێک شووتیان ئەگەر ژنی یەکەمت کێشەی هەبێت ئەوە هەر بە دڵنیاییەوە دەبێت ژنی دووەم بهێنێت و کەسێک قسەی کردوتی من ژنەکەم هیچ کێشەی نییە لەگەڵم و نامەوێ بیکەم بە ژنی دووەم لەبەرەوەی ئەگەر بیکەم بە ژنی دووەم ڕاستە من سونەتی خوا پێغەمبەرم جێبەجێ کردووە بەڵام خۆم دەناسم و کێشە بە خۆم دروست دەکەم ئێمەش لە کۆتاییدا دەڵێن فرەژنی لە ڕووی دینیەوە خوا و پێغەمبەر ڕێیان پێداوە بەڵام بەپێی ڕێنمایی و مرج و یاسای خۆی هەیە هیوادارم ئەوانەی دەیکەن بە دوو سەرەتا ژنی یەکەمیان هیچ کێشەی نەبێت بەڵام ئەگەر هەر لە دوو سونەتەکەن دەیانەوێت سونەتەکەت جێبەجێ بکەن عادل بن وەکو ئەو عەدالەتەی کە خوا و پێغەمبەر قسەیان لەسەر کردووە ئەم نەزوەر ئیبراهیمم هیوای خۆشی و شادی بۆ هەموو ئەو ماڵانە دەخوازم کە زیاد لە ژنێکی تێدایە تا پرۆگرامێکی تر هەر شاد و بەختەوەر بن خواتان لەگەڵ